ئەگەرچی بەپێ ڕێککەوتنی حکوومەتی ماوە بەسەرچوو حکوومەتی فیدراڵ دەبێت ڕۆژانە 50,000 بەرمیل نەوت لە نێو خۆدا بەکار بخرێتەوە تاکو نەوت دابەش بکرێت و نرخی بنزین جێگیر بێت، بەڵام دوای نزیک بە 2 هەفتە لە چوونەبواری جێبەجێکردنی ڕێککەوتنەکەوە لە بری هەرزان بوون با پێچەوانەوە نرخی سوتەمەنی ڕووی لا بەرزبوونەوە کردووە. زۆر بەنزیخانم کرد نەبوو گوتم با بچم یەکانش تقریبا 6 بەنزیخانم کرد لە هەفتەمە گوتم بچم بەندێک هەرزانە ئەوەندێ ئینشاڵڵا ئەمە چمان دەنانێت بنزینێکی باش بی هەرزان بتن ونیا وچی کاک وچی بەغدای وچی عالەمەوە لە پردێ ئەوە تەلا گوێڕێەوە بە 450 باش لۆ ناکەن 450 ینی ئەمە گوناحمان سێت خوا ئەمە دوو عالم لەسەرە بەخوای وەڵڵا پێڕە ناگەم والله قەردارم والله باش بۆی بۆخوا نمعاشەکەم هەیە هیچێکم هەیە هیچم نییە ئەوە گرانە و مەزمون بێنێ ئێرەشەوە ئێستا سعاتەش دەویست سڕی بگری ئەوجا سڕەکە باکەوی. باشە کاک حەجی لەبارەی کوالێتی ئەو بەنزیخانە لەگەڵ شوێنەکان ئەو بەنزیخانە زۆر چاکە بەنزیخانەی هەولێری نوێ ئێستا چوومە دوو بەنزیخانە لە سعات 2 قەپات بوو. بەشێک لە شۆفێران لەبارەی ڕێککەوتنی هەرێم و بەغدا دەڵێن ئەگەر ڕێککەوتنەکە جێبەجێ کرایە ئەوە دەبوایە نرخی بنزین هەرزان بوایە، بەڵام بەو پێیە بێت جێبەجێ نەبووە. وڵی بەنسبە سڕەکە زۆرە بەڕاستی هۆکارەکەش دیارە ینی کەمکردنەوەی بەنزخانەکان بەنزخانەکان ژمارەیان کەم کردەوە کە کەم بۆ سڕە زیاتر دەبێت کە بەنزیخانەش کەم بۆ عادەتەن ئاهلیەکە ناحکومیەکە نرخی گران دەبێت لەوێژ نرخی گران بۆ کە نرخی گران دەبێت سڕە لێرە زیاتر دەبێت لەوێژ لەو لاش بەنزیخانە کەم دەبێتەوە هۆکارەکەی زیاتر کوالێتەکەشی باش نییە وەڵە بۆ شێوەی نییە بەس وەجیدا لە نەبوونی باشترە بەس وەکو ژمارە بەنزیخانەکان لە کەم بوونەوەیە هەز ناکەی بەرەو باشی چوبی ئەتو نرخ گران بووە ژمارە بەنزیخانە حکومیش کەم بوویتەوە ئەکید ینی باش نیە بۆ شێوە داواکاریمان ئەوەیە عێراق لەگەر کوردستان پێک بێتن لەبەرەوە ئەگەر لەگەر کوردستان پێکنێ ئەو مشاکلانە هەست زۆر دەبن. دەگوترێت بەپێی ڕێککەوتنەکە 50,000 بەرمیل نەوت ڕۆژانە هەرێم بۆ ناوخۆ بەکاری دێنێ داواکاریتان لە هەرێم چییە؟ داواکاریمان لە هەرێم ئەوەیە ئەو نفتەی کە 50,000 دەدرێتە کوردستان بە عەدالەت تەوزیع بکرێت. لە شاری هەولێر نرخی بنزینی سوپەر گەیشتە 1450 دینار، محەسەن 1250 دینار و نۆرماڵیش 940 دینار، هەر جۆرە و بە ئاراستەیەک بەرز بووە. ئەمەش سەرباری دواکەوتنی موچە و بێباکی دەسەڵات لە ژیانی خەڵکو و بارگرانیەکانی کە کابینەیەک لە دواییەکەکان لەگەڵ خۆیاندا هێناویانە و خۆشیان بە بەرپرسیار نازانن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.